لقلت بدويم وظلم دموي لقلت بدويم وظلم أي كتر باركي سرشين وبخناوي نازانم بمنا ما يدت كلين مويادت لاوين مواد أي جيل موي دامركاوي شش سكلي خوشویسترین خوشویستکانی کردستان ای خوشویسترین خوشویستکانی کردستان ای جنە پێشمەرگە ئەی پێشمەرگەی ژن بینەرانی هێژا خۆشەویست سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش خۆشحاڵ و بەختەوەر دەبین لە بەرنامەیەکی تایبەتی سەتەلایەتی کوردستان بە دیداریەوە شاد دەبینەوە ئەمڕۆ چەند ڕۆژ بەسەر کۆتی دوایی مەرزیە فەریقی گوزاری کرد هەرچۆنێک بێت هەمومان ئێستا باوەڕمان کرد کە مەرزیە فەریقی مرد بەڵام ئەو لە دوای خۆی جێهێش دنیایە کە ناسێ گرم و سرود و گۆرانی بوون ئەگەرچی هەمومان مەرزیە فەریقی لە ڕێگەی کارە هونەرەکانیەوە باش دەناسین بەڵام بۆ بیرهێنانەوەش بێت بیرتان دەخینەوە کە ئەو ژنە هونەرمەندە کە بەژنی پێشمەرگە و پێشمەرگەی ژن ناسراوە لە دوای ڕاپەڕینەوە بە سرود دەستی داوەتە گۆرانی و چۆتە ناو دنیای سترانبێژیەوە تاوەکو ئێستا خاوەن چەندان کاری مەزنی هونەریە ئێمە لەو بەرنامەیەدا بۆ یادکردنەوەیەکی بچووک لەگەڵ ئێوە میوانداری هەر یەکێک لەم بەڕێزانە لەیلا فەریقی هونەرمەند و خوشتی مەرزیە فەریقی هەروەها هەڵکە و زاهیر بەڕێوەبەری بەرهەم و ئاوازدانەری مەرزیە فەریقی لەگەڵ سەید ئەحمەد ڕوانزی مۆسیقاژەن دەکەن ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشە تۆمار دەکرێن پەیوەندیمان پێ بکەن بەڵام بەر لەوەی ڕووی ئاخەفتمان ئاڕاستەی ئەم بەڕێزانە بکەین ناوبڕێک وەردەگرین تێیدا راپۆرتێک لەسەر ژیان و کارە هونەرەکانی مەرزیە فەریقی ئامادەیە کە لە ئەرشیفی مەرزیە خانەوە ئامادە کراوە دوای ئەم راپۆرتە دەگەڕینەوە لاتان و ڕووی ئاخەفتمان ئاڕاستەی میوانەکان دەکەین لەگەڵمەوە مەرزیەم ناوە و خەڵکی شاری سنەم لە عەسڵە باوکو دایکم سنەیە بەڵام بەخۆم لە شاری مەریوان لە دایک بووم لەوێ گەورە بووم تا تەمەنی 16 ساڵگی دوای ئەوە چوومەتە شاری سنە دەرسی مامۆستایەتیم خوێندووە لەوێ بووم بە مامۆستا دوای لەگەڵ ناسر زەماوەنم کرد دوای شۆڕشی گەلانی ئێران دەورانی پێشمەرگایەتی هاتمە شاخ و چیا و چەند ساڵێکە و شانازیە بە من بڕاکە پێشمەرگە بم لەگەڵ ئێش و ژانی خەڵکەکەما بژیم و دوای ئەوە بەهۆی نالەباری بارودۆخی کوردستانەوە ئێمە نەبەدڵی خۆمان بوو بەڵکەم بە زۆر مەجبور بووین بەرەو هەندەران ڕێ بکەین شش بە پۆلەکەی گۆشەی باخەکە هەر بۆ ئێوە یاخوداخەکە لەو ڕۆژەوە من دوورم لە ئێوە هەر خۆم ئەزانم دڵ چەند هەشێوە هەر خۆم ئەزانم کەم بڵێ زەیخەم لە دار و نەوە بەربۆتە جەسەم هەر خۆم ئەزانم دەردی دڵی خۆم توخوا بە هەر خۆم بۆ خۆم خەم بخۆم هەر خۆم ئەزانم چەند بەسەر سامی گرتومە ملی ڕێبێ ئارامی دەست لە ناو دەستی دڵی ڕەنجە ڕۆم بڕێ دڕکاوی مەینە تا ئەڕۆم
شەش بە پوولەکەی گۆشەی باخەکەم خەسارەتێکی زۆر گەورە بوو لە کۆمەلگای کوردەواری و بە تایبەت لە من کەوت. من ناتوانم ئەمە لە بیر بکەم. پشتم شکا کۆڵەکەی ماڵی ئێمە ڕووخا. ئەی کاشگای من بام ئەو قسە بەدڵەکەم. من خۆشەویستێکی زۆر زۆر گەورەم لە دەستا، پشتیوانێکی زۆر زۆر گەورەم لە دەستا. تەنیا ئەوە بۆ من ماوەتەوە وەکو شەرەفێکی گەورە، چونکو مەرزیە ژنێکی بەڕێز، ژنێکی تێکۆشەر و وەفادار بوو. سەربەرزم بە سەربەرزی مەرزیە لە کوردستان. لە کۆتایی نامەکەتە نامەکەی ئەم جارەتە لە کۆتایی نامەکەتە نامەکەی ئەم جارەتە گیانە ئەڵێ گیانە ئەڵێ من بەقەت چەندە خۆشم ئەوێ گیانە ئەڵێ گیانە ئەڵێ من بەقەت چەندە خۆشم ئەوێ عزیزەکەم چۆن بەهار ئەسمانیشینی خۆشەوێ عزیزەکەم چۆن بەهار ئەسمانیشینی خۆشەوێ یان پەپولەی هەردوو نەزار هەلمی دڵدار بۆ باخی ژینی خۆشەوێ خۆشم ئەوێ 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 یان چۆن بەفریچیای کوێستان کانی ڕوونی ناو دارستان یان چۆن بەفریچیای کوێستان کانی ڕوونی ناو دارستان پڕیفەی مانگیان خۆشەوێ گزنگی خۆریان خۆشەوێ خۆشم ئەوێ خۆشم ئەوێ خۆشم ئەوێ خۆشم ئەوێ عزیزەکەم ئەوەندەی خۆتت خۆش ئەوێ تۆم خۆشەوێ تۆم خۆشەوێ خۆشم ئەوێ خۆشم ئەوێ خۆشم ئەوێ خۆشم ئەوێ خۆشم ئەوێ جارش کە سڵاو و بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لەسەر کار و مێژووی کارکردنی هونەرمەند مەرجێ فەریقی. سەرەتا لەیلا خان لە تۆ دەست پێ دەکەین. ئەگەر بۆ دەواازەیەک بێت با بڵێن بۆ دەواازی قسەکردنی ئێمە بێت لەسەر خات و مەرجێ فەریقی بالەوە دەست پێ بکەین کە تۆ لەگەڵەوەی کە یادگاری دوور و درێژ لەگەڵ مەرجێ فەریقی هەیە بە حکمی ئەوەی کە خوشتی مەرجێ فەریقی و هەروەها هاوکاری کارکردنی ئەو بووی. ئەگەر بۆ دەواازەیەک بێت هەرچەند بیرەوەریەکان دەوانێت گەلەی زۆر بن و لەوانەیە ئەستەم بێت لە بیرەوەریەکە تۆ کۆی بکەیتەوە، بەڵام ئەگەر بۆ دەواازەیەک بێت بۆ ئەوی بچینە ناو ناوەختی بەرنامەکە لەو بیرەوەری و کارکردن و چۆنیەتی ژیانی مەرجێ فەریقیەوە دەست پێ بکەین. لەگەڵ سڵاو ڕێزم دیارەوا کە خۆت شارەت پێ کرد بیرەوەریەکان زۆرن، بەڵام پێم خۆشە ئەم شەو ئەو بیرەوەریانەی کەوە خۆشن بێگەرمەوە لە مەرزیە. مەرزیە پێش هەموو شتێک زۆر جار باسم کردووە، بۆ من ژنێکی زۆر قەوی، ژنێکی زەحمەتکێش، ژنێک بووە کە توانیویە بەڕاستی تاریخێک بۆ خۆی دروستکە بەو
هەڵسو کەوت و بەو شخصیەتێکەوە هەمومان نەزانین. پاشان کە بگەڕێتەوە سەر ئەو شتە تایبەتیانەی کە لە بینی ئێمە بووە، بەڕاستی نازانم لە کامیانەوە دەست پێ بکەم، بەڵام مەرزیە کەسێ بوو زۆر پێش هەموو شتێک ئینسانێکی عاشق بوو، عاشق بوو بە ژیان، عاشق بوو بە منداڵ، عاشق بوو بە هونەر، عاشق بوو بە هەموو بوارەکانی ژیان. من ئەوەم لە مەرزیە هەستە کرد. عشقی وەرزی بەڕاستی بە عشقەوە کاتێکە خواردنێکیشی لێ ئەنا بە عشقەوە لێ ئەنا ئەیوت لەیلا چۆن ئێستا بڕۆین دۆڵمەیەک دروستکەین، حتا منزورم لە بچووکترین شتەکانی کە زۆر لەوانەیە خەڵک پێ نەزانێ شتی جزئیاتی لەوە بیگرێت تاکو بگات بە شتەکانێت. مەرزی ئینسانێکی زۆر عاشق بوو، یەکجار عاشق بە ژیان و بە بوارەکانی ژیان بوو. پاشان کە دائەنیشتین زۆر جار قسەمانە کرد لە بواری هونەرە، زۆر شتمان هەبوو ئەدی یەکێگرتەوە، زۆر شتمان پێکەوە بەحسە کرد. لە بەحسەکانە دیارە زۆر شت بۆ ئەو دەرەکەوت، زۆر شت بۆ من دەرەکەوت. لەگەڵەوەشە زۆر جارەگەر پێش بەهات باە مەسەڵەن موسیقایەکمان حەز لێ بکرد باە پێکەوە داهانیشتین بە ئاوتاوێکەوە بە یەک لەزەتێکەوە داهانیشتین سەیری گۆرانیەکەمانە کرد. پاشان لە هەمان کاتیشە حەسرەتی ئەخوارد مەرزی. شتێک زۆر سەرنج ڕاکێشە لە کاتی گۆرانی گوتنا بە نمونە باوەڕی بگرین، بۆ نمونەوە لە کاتی وا پێچێت پێکەوە گۆرانیتان وتووە وەکو دوو خوشک و سەرەتاکە لە ماڵێکا کۆبنەوە و دواترش وەکو دوو هونەرمەند، با بڵێن چی زیاتر بۆ تۆ سیمبولێکیان بۆ تۆ جێگەی یادگاری بوو، چی سەرنج ڕاکێشە لە کاتی گۆرانی وتنا؟ ئەوەی کەوتم بەڕاستی ئینسانێکی عاشق بوو مەرزێ، ئەوە زۆر سەرنجی میڕاکێشە، عاشق بە زۆر شت بوو، کارێکی کرد زۆر جارەگە دانیشتین لە بواری هونەریە قسەمانە کرد، دڵنەوایەداوە ئەیگوت خەم مەخۆ کوردستان وای لێ دێ ئاوا ئەبێ لە باری هونەریەوە ئاوا پێشەکەوێ ئاوا ئەکەین ئاوا ئەبێ ئەڕۆینەوە بەرنامەی بۆ دائەنین. زۆر جار لەوانەشە هەرە و بەحسانەی لەگەڵ کاکەڵ کەوت بەهۆیەوەی کە هاتوچووی زۆر هەبووە کردووە، یعنی ئەو شتێک نییە بەس منیش بیزانم، بەڵام ئەوە کە زۆر لە لای من زۆر جا بیرم لێ کردێتەوە لە ماوە ئەو بوو کە بەڕاستی مەرزی ئینسانێکی عاشق بە ژیان بوو، عاشق بە هونەر بوو، زۆر گەشبین بوو. زۆر جار کە ئەیدی مەسەڵەن زۆر شت لە بوارەکانی تریشە هەروەها گەشبین بوو، دانیشت قسەیە کردەیوت لەیلا ئەمە ئەکەین ئەوە ئەبێت پاشان ئاوا ئەکەین و باوەڕتان هەبێت زۆر جار وەکو خۆی دەرەچوو، زۆر جار ئەو قسانەی کە ئەی کرد ئەو شتەی کە باسیە کرد بۆ من بزەبت وەکو خۆی دەرەچوو، یانێ منی تروا بوو جاروا بوو گەر مشکلەیەکم هەبوایە یا تەلەفۆن مەکرد یا مەسەڵەن ڕۆشتم بۆ ئەوێمود مەرزی فڵان شتەکە ئاوایە ڕێگە حەلی بۆت ئەکردەوە، یعنی پێی پیشانەدای ئەبێ چ بکەی چۆن لەگەر ئەو مەوردا مەسەڵەن هەوسە کۆت پێیسە بە تایبەتی لە بواری هونەریە کە ئێمەش ئەو شتەمان زۆر وەکو یەک بوو. ئەوەی زۆر سەرنجی منی ڕائکێشان قووەت و قودرەتی مەرزیە لە بوارەکانی جۆراوجۆری ژیانە، ئینسانێکی بە توانا بوو لە زۆر بوارە، ئەوە نقطەیەکی قەوی بوو لە مەرزیە. ئەگەرەمەوە سەر ئەو بیرەوەریانێک کە لای تۆمار کردووەکو خوشک و دواتریش وەکو هونەرمەندێک، بەڵام ئەمەوێت پرسیارێک ئاڕاستەی کاکەڵکە و زاهر بکەم بە حکمیەوەی کە بابڵێن ئاوازدانەر و بەڕێوەبەری بەرهەمی بوو و دواتریش لە سیدیەکە پێکەوە تۆمار بن، دوا پرۆژەتان لەگەڵ ئەو تۆمار کرد، ئەکرێت لەسەر ئەو پرۆژەیە بدوین؟ زۆر سپاسی کوردستان تیڤی یەکەم بۆ تەرخانکردنی ئەم بەرنامەیە و سپاسی هەموو برادرانەکەم. دیارە دوا پرۆژەی من و خاتوو مەرسیە چەند کارێک بوو بریتی بوو لە دوو سێدێ، 6 گۆرانیان کە لە قاهیرە بۆم تۆمار کردبوو، گۆرانێکیشی لە تورکیا کە سێدەی یەکەمی بە ناوی چاوەڕوان بووم بڵاوە بۆوە، سێدەی دووەمیشی کە گۆرانێکی یەک کاتژمێری بوو ئەویشان لە قاهیرە هەر ئەمجان دراوە و مۆسیقاکەی لەوێ تۆمار کراوە لەگەڵ مۆسیقاژەنی بەناوبانکی یەحیا مەوجی، بەڵام بەداخەوە کە نەتوانرا ئەو بەرهەمانە تەواو بکرێت دەنگ بخرێتە سەری و پێشم خۆشە ئاماژە بۆ بم ئەو شاعرانی کە بەشدار بوون لەم کارەدا. لە سێدەی یەکەمیدا 3 بەرهەمی خاتوو مەهابەت قەرەداغی بوو و بەرهەمێکی خاتوو کەژاڵ ئەحمەد بوو، 2 بەرهەمی کە تارقی فەقی عەبدوڵڵا بوو و بەرهەمێکیشی شاعری هونەرمەند زیاد ئەسعەد بوو. ئەمە کە بریتی بوو لە سێدەی یەکەمی
تەنها یەک گۆرانیان دەنگی خراوەتە سەر و بۆی کە بتردی بێ ئیش لەسەر کاتی بەرنامەکە بکەین لەبەرەوەی هەمومان نەزانین کە کاژمێرێک بۆ مەرجێ فەریقی PHS زۆر کەم بێت بەڵام تۆ ناوی مەهابەت قەرداغیت ناوە بزانم مەهابەت قەرداغیش لە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ مندایە بۆ ئەوەی کەوەری بگرن دواتر ئەگەڕم وڵات مەهابەت خان لەگەڵتین مەهابەت قەرداغی لەگەڵتین ئەلو ئەو کاتت باش مەهابەت قەرداغی فەرموو باش ئێوارەی تۆش باش بۆ هەموو لایەک سپاس بۆ تۆش زۆر سپاستانەکەم کە ئەو بەرنامەیەتان ڕێکخستووە بێگومان وەک خۆت وتت نەک سەعاتێ دەیان سەعات بۆ یادکردنەوەی مەرجێ خانم کەمە بەڵام بەڕاستی ڕەنگە زۆر سەخت بێ لە کاتی وایە لەسەر هاوڕێیەکی نزیکە خۆشەویستێکی من بووە مەرجێ بتوانم قسە بکەم بەڵام هەر ئەتوانم ئەوەندە بڵێم کە ئێمە مەرجێمان لەدەست نەداوە چونکە مەرجە یادگاریەکانی لە هەموو شوێنێکەیە خەندەکانی لەلای ئێمە بەجێهێشتووە سۆزەکانی دەنگی لەبەر ئەوە بەڕاستی من هەستەکەم مەرجێ کۆچێکی ئاسایی کردووە نە کۆچی دوایی هەرگیز ناتوانم باوەڕ بەخۆ بێنم کە کۆچێکی دوایی کرد بێت چونکە دەبینم هەمیشە لەگەڵمانایە من لەو ماوەیەدا کە مەرجێ لێمانەوە دوورە دانیشتم ئەتوان بڵێم دانیشتم قسەم لەگەڵ کردووە چەندان جار پێکەنینەکەی خەندە جوانەکانی هەمیشە لەگەڵمانایە مەهابەت خان بۆەوەی کە زیاتر ئیستیغلالی تۆ بکەین لە بەرنامەکەیە پێچێت کۆمەڵێک لەو باڵێن سێ شعر لە سیدەکەی کە کاکەڵکەوت ئاماژەی پێکرد سێ شعرەکانی تۆ بوون ئەکرێت یادگارێک لەو کاتە بجێرتەوە کە لەگەڵ بابڵێن مەرجێ خانە بوویت یان بابڵێن چۆنیەتی هەڵبژاردننی شعرەکان بەدەستەوە بوو یان ئەو هەڵیە بژاردیان چۆن ئەو هەموو شوێت چی بوو کە لە نێوان مەرجێ خان و جەنابتان هەبوو بەڵێ باسیە تەنیا ئەو سێ شعرن نەبوو یەکێ لە سیدەکانی ڕاستە ئەو کە لە پیمایە لە حەوت گۆرانی پێکاتۆ سێ دانەی هۆنراوی من بووە هەڵبژاردنەکانیشی بەڕاست مەرجە یەکجار زۆر لە منەوە نزیک بووە هەمیشە کە بەرهەمێکی تازەی کردووە یان لێ پرسیوە من چۆن بڵێم سەدان سەعات بە تەلەفۆن ئێمە قسەمان کردو بێزگە لە یەکتر بینینەکان و دانیشتنەکان هەموو جارێک کە بەرهەمێکی نەی دەکرد یان ئارەزوی دەکرد بەرهەمێکی لە ڕای منی وەردەگرت کە چ بکرێت و چۆن بکرێت بگومان ئەو لە هەڵبژاردننی بەرهەمەکانی خۆیان یەکجار زۆر وردەکار بوو ئەوە نەبوو هەر هۆنراوەیەک بکاتە گۆرانی دەویست ئەو شتێک کە هەڵی دەبژێرێ یەکجار زۆر لە ڕۆحیەوە نزیک بێ وەک ئەوەی کە خۆی نووسی بێتی بەڵێ مەهابەت قەرداغی زۆر سپاسەکەین و کاتێکی خۆش کاک هەڵکەوت ئەگەڕین و لای جەنابتان و لە سیدەکە دەست پێکەین ببوورە ئەو قەتعش پێچێت قەتعی تۆش بێت لە قسەکردن بەڵام ئەکرێت دواتر بگەڕێنەوە سەر ئەو پرۆژە هونەریانەی کە پێکەوە بەرهەمتان هێناوە وەکو هونەر بەڵام وەکو یادگاری کاتێکەوە لە قاهێرە بوونیان ئەو بنیادێک کە پێکەوە چنە قاهێرە ئەکرێت یادگاری شووا بجێڕیتەوە کە دیارە بەر لە کۆچی دوایی خاتو مەرزیە 12 ڕۆژ من لە ماڵیان بووم بۆ پرۆڤەکردنی گۆرانیەکان بەڕاستی لە هەموو کاتێک وەکو لەیلاخان ئاماژە پێدا من عاشقتر ئەم بینی خۆشویستی بۆ گۆرانەکان و حماسی بۆ گۆرانەکان بە شێوازێک بوو ڕۆژی زیاتر لە 12 تا 13 کاتژمێر لە ماڵەوە لە ستۆکۆڵم لە ماڵی مەرجێخان تەمرینمانە کرد لە گۆرانەکان شەویا بۆ گەشتن ساعت 2-3 شەو هەر لە پرۆڤەکردن دابووین بۆ گۆرانەکان و بە تەواوەتیش هەموو بەرهەمەکانی تەواو کرد بوو وەکو دەنگ وەکو پرۆڤە پاشان کە لە قاهێرە بۆم خەریکی تۆمارکردیم و هەموو ساعت جارێک نزیکەی کاتژمێرێک قسەی لەگەڵا کردم چی کرا چۆن بوو وەیەکێک لە ئاواتەکانی خاتو مەرزێ کە گرنگە من لێرە بێڵم زۆر عاشق بە هەردوو هونەرمەند وەرجە جەزائیر و نەجات سەغیرە بوو کە من توانیم پەیامی خاتو مەرزیە بگەینمە ئەو دوو بەڕێزە و ئەو دوو بەڕێزە سڵاویان بۆ نارد وێنەیەکی خۆیان بە ئیمزای خۆیانەوە بۆ نارد هەتا لە پەیوەندیکی تەلەفۆنیە وەرجە جەزائیری سڵاوێکی لێکرد و کە وەرجە جەزائیری ئاگاداری کارەکانی مەرجێ بەڵێ گوێی لێبوو هەتاکو وا بڕیارمان بوو یەکێک لە پرۆژەکان یەکێک لە گۆرانەکانی بە هاوبەشی یەک
تۆمارکردن و لە داهاتوێکی تردا کە گۆرانەکانی بڵاو کردوانێ یەکێ لە گۆرانەی قەول بوو کە وەرزە جەزائیری بەشدار بێت چکم یەکێ لە گۆرانەکانی پێشووی کە بۆم تۆمارکرد بوو لە تورکیا گوێبیستی بۆ گۆرانیا زۆریشی پێ باش بوو عاشقی مەرزێخان بۆ وەردە شەرحەم کرد زۆری پێخۆش بوو کە ژنێکی کورد هونەرمەندێکی کورد هێندە عاشقی دەنگی وەرزە جەزائیریە. بەڵێ کاک سەید ئەگەرم لای یان دێمە لای جەنابەت تۆ جگەلەوەی کە با بڵێن ژەنیارێکی باشی کەمانجەژەم بوو بۆ لەیلا فەریقی و لە کۆنسێرتێکی گەورە لە دهۆک و هەولێر بەژاری تێدا کرد پێ ئەچێت لەو ماوەیەدا یادگاری زۆرتان پێکەوە تۆمار کردبێت بۆ ئەوەی بە حکمی ئەوەی کە تۆ لە کارکردندا لە کەمانجی یەکەمدا ئەنیشتی یان با بڵێن پتر هەمووشت لەگەڵ لەگەڵ ببوورە مەرجە فەریقیە کرد ئەکرێت شتێک لەو بابەتە باسکەین لە دەواازەیەکە. زۆر سپاس ئەوەی ڕاستی بێ ساڵی 2002 بوو مانجی 6 کە خاتم مەرجە فەریقی لەسەر بانگشتی وەزارەتی ڕۆشنبیری داوت کرا بۆ کوردستان و بە هاوکاری تەلەڤیزیۆن سەتەلایتی کوردستان و بەشی مۆسیقا ئێمە توانیمان چەندین کۆنسێرت بۆ خاتم مەرجە ئەنجام بگەینین. ئەوەی ڕاستی بێت بیرەوەری زۆر خۆشمان لەگەڵ مەرجە هەیە بەڕاستی ئەوەی کە من شتێک کە شیاوی باسکردن بێت لەسەری باز بکەم ئەو بوو پێش ئەوەی حەزەکەم شتە باز بکەم پێش ئەوەی کە سەفەر بکەیانی بۆ کوردستان بگەڕێتەوە بە پەیوەندێکی تەلەفۆنی قسەی لەگەڵ من کرد چاکوچۆنی و شتیوا باسی کرد وتی کاکسەی تۆ چەند ماڵت هەیە وتم مەرجی خان ئەم پرسیارە بۆ وتی وڵی کاکسەی حەزەکەم بەس ئەو پرسیار لێ بکەم و تۆ هیچ عیلاقە بە هیچ شتێ نەبێ حەزەکەم پرسیار لێ بکەم بەڕاستی منیش وەڵام داوتم من سێ مناڵم هەیە دوانی جمکن پێکەوە ینی لەدای بووم کچ و کوڕێک کوڕێشم تقریبا 9 ساڵانە ئیتر زۆر ئەو کاتە پێی خۆش بوو پێکەنی و ئیتر پاش گفتوگوۆیەکی زۆر و کاک ناسریش قسەی لەگەڵ ناکرد وتی کاک ناسر تەلەفۆنەکەی لێوە چاکوچۆنی ئەو شتانە وتی کاکەوە بەتەما چەند هەدیەک بۆ مناڵەکان بێنێ بەڕاستی ینی خۆشەویستی ئەم ئافرەتە بۆ مناڵ خۆشەویستێکی زۆر گەورە و بەرفراوان بوو توانم بڵێ مناڵی زۆر خۆشەویست منیش گوتم پێویست بەو ئەزیێتە ناکارانی ئەو شتانە ئیتر کە گەڕایە کوردستان و ئێمە لە هەولێر کە هاتە هەولێر لە هۆتێلی هەورامان دابەزین بۆ حەوانەوە ئەو شتانە ئێمە دەستمان بە پرۆڤەکردن کرد و ینی بەڕاستی لە حاڵەتی پرۆڤەکردنیش توانم بڵێم کم کەس هەبوو ینی کم لەو گۆرانی بێژانە ئەوانەی کە ئێمە کۆنسێرتمان بۆ کردن یاخود بڵێن کاری هونەریمان بۆ ئەنجام داون ئەو یەکێک بوو لەو گۆرانی بێژانەی کە بە دڵێکی زۆر فراوان و بە ڕۆحێکی زۆر فراوان بە عیشقێکی زۆر گەورە لەگەڵ هەمووش لەگەڵ ئەو مۆسیقیانەی کە لەگەڵی دادەنیشتن مامەڵەیەکی زۆر خۆش و ڕێکی زۆر خۆشی هەبوو ئێمە بەڕاستی زۆر لی مرتاح بووین حتا لەسەر شانۆش ئافرەتێکی زۆر زەری و زۆر بوێر بوو مەعەدا ئەوەی کە لەناو ستۆدیۆی کارەکانی زۆر بەڕێکوێکی ئەنجام دەدا لەسەر شانۆش مقاومەتێکی زۆری هەبوو ڕاستی ئەمیان ینی یەکێکن لەو هۆکارانەی بڵین ئەو سیفەتانەی کە لەم لە ناخی ئەم ئافرەتە بەدی دەکرا لە ناخی کم ئافرەت لە گۆرانی بێژەکان بەدی دەکرا بەڵێ کاکسید من ئەگەرم وڵات و پتر قسە لەسەر ئەو مەسارەشەکەیان لەو پانتایشە وەستین کە لەگەڵ مۆسیقا ژەن و یان ئەو خاسەتانێک کە لە دەنجی مەرجە ئەبینرا بەڵام دوو پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵدا ئیسماعیل بەرزنجی و ڕۆژنامەنووس ئەحمەد سالار و سەرەتا ئەحمەد سالار هونەرمەند وەردەگرین مامۆستا ئەحمەد سالار ئەو کاتەی تۆ باش هەموو کاتێکتان شاد زۆر سپاس فەرموو وڵاتان لێبێ کۆسکەوتوانی مەرجی ناوادەی خانمە خاسەکەی گۆرانی کوردی ئەو خەمەی بەڕاستی هەمووان هاو خەمتانن بەر لە هەمووان هونەرمەندانی کوردستان عەزیزان ئەو شەوە شومەی هەواڵە دوڵ خوڕپێنەکەم پێگەیشت بڕوا بکەن زمانی شەعر کە ساڵەهایە تەنها بۆ شانۆکەم ئەدوا بەڵام دیارە شتێکی ئازیزتر لە شانۆکەم ئەو ساتە پتر زمانی دڵ ئەدوا شعریش لە زمانی پەخشان دیارە مەودا فراوانترە و ئەیوێ دەرەقەتی کۆستەکە بکەوێ هەستم دایە دەست ئەو شعرەی لە گۆڤاری گوڵانە بڵاوبوویەوە لەبەر دەرفەتکەمی ببورن تەنها ئەو دوا کۆپلەی خەڵاتی یامان خۆشە بێت زۆرمان پێ خۆشە بێت بڵێ ئەو ئەستێرە گەشەیەی
کە لە ئاسمانی گۆرانی و ئاوازی کوردیە هەرگیز جێریوەدارە. لەو کۆپلەیە حەزم کرد کە دوا کۆپلەیەتی بڵێم. پەروانە ورشی گرتووە شرا بۆ فوو لە خوێکە و بەم ڕۆژی نیوە ڕۆیە ئەسرە و ئاسمانکی بووە مەسوە ئەدەی ناوە دێ و ئەستێرە کشانی پێوەیە دەی زێڕینەکەی ژەندار پەنجەی عاشقەشێتەکە جای ئەخستە هەڵ پەرچێ دڵی جوانان تاڵانت ژیا تەکژیا ناتایە شیر و تیریان لە بەینایە ئەنەی ئەو خونچانەی ڕۆژانیە بوو ئەو ئێشک بە ئومێدی ئاورینیە بوو لەگەڵ خەندەی سپێدا ئەو سوورمەڕۆژ و یەکەم گزینی بەیان چاوکاتەوە بەڵکو خوایە بە ختیاریە و هەرچەمیش خەڵکە بۆ ناپرسن وەر ئاوا بوو کەچی خون چاوی لێک ناو یارە ئیدی لەخوام داوە با خەم و با کۆست و دوامەی نەچی بێ ئامین ڕەب العالەمین. سپاسدانەکەم. مامۆستا ئەحمەد سالار زۆر سپاس و پەیامەکەت گەیشت کاتێک خۆش. پەیوەندێکی تەلەفۆنیتکەمان لەگەڵایە ئیسماعیل بەرزنجی ڕۆژنامەنووس لە هەولێر. کاک ئیسماعیل شەوت باش و فەرموو. ئێوارە باش قوربان. شەو باش. ئێوارە باش ژیان. ئێوارەت باش جەما لە دەنگتە. بەخێراتی نێوانە عەزیزەکان دەکەم. بەناویوانی شۆ سپاس. مەرجێخان وەزاغی ڕۆشنە مادام کاکە ناسر و خادولەیە لە ژیاندا ماون قەنەعەتم وایە مەرجێ نەمردووە. من لێرەدا دوو پێشنیاز دەخەمە بەردەمی ئامادەبوانی بەڕێز و وەزارەتی ڕۆشنبیری یەکەمیان ئاراستنی ئەرشیفەکەی مەرزیە کە ئەوە زۆر گرنگە بە لەیلی خان و بە کاتەڵکەوت دەکرێت بە حەقەت لەگەڵ کاکە ناسر ئەوەی پەیوەندی بە مەرزیە و هەبێ ئەرشیفەکەی بپارێزن بۆی پاشە ڕۆژ بیخینە مۆزەخانەیەکەوە. دووەمیان کاتی خۆی کە مامۆستای گەورەمان مامۆستا تایر تۆفیق کۆچی دوایی کرد بە هیمەتی شاعر فازل شەوڕۆ و فیکرت مەحامی و ئەحمەتی خەڵاتێکمان لە هەولێر دروست کرد بە ناوی خەڵاتی تایر تۆفیق بردمان بۆ سلێمانی ساڵی 1970 پێشکەشی ئەو قوتابیمان کرد لە هونەرە جوانەکان پلەی یەکەمی بەدەستێنەوە. من لێرەدا پێشنیاز دەکەم بە تایبەتی بۆ وەزارەتی ڕۆشنبیری و هونەرمەندەکان ساڵانە خەڵاتێک بە ناوی خەڵاتی مەرزیە فەریقی خەڵاتێکی جوان داتاشینێک بێ لەو حەیەکی جوان بێ میدالیایەک بێ دروست بکرێ بدرێ بەو کچەی پلەی یەکەم لە ئاستی هونەرە جوانەکان لە کوردستان بەدەستێنێتن. ئەوە خاڵی کۆتاییشمەوەیە. من دوا دیدارم لەگەڵ مەرجێ خانم لە قەریە زانکۆ بوو کە خەریکی تۆمارکردی کلیپێک بوو. ئەو ڕۆژە پێنجەمین کتم هاتە وجود ئەوان پێم وتم من ناوی ئەنێ مەرزیە وتی توخواناوی منێ مەرزیە چونکە منیش خۆشی نەبینیوە لەگەڵ ڕێزم بۆ هەمووتان. زۆر سپاس ئیسماعیل بەرزنجی لە هەولێر و کاتێک خۆش. لەیلا خان ئەگەڕێنەوە لای جەنابەت لێەوە دەست پێکەن کە ئێوە هیچ پرۆژەیەکی کرداریتان لەگەڵ مەرزیە فەریقیا هەبووە و پێکەوە چوونەتە ستۆدیۆ یان هەر پەیوەندی ئێوە پەیوەندیەکی با بڵێن دۆستانە و خوشکانە بووە. ئایا پەیوەندی کرداریتان بێکەوە هەبووە؟ ئایا کاتێک کە ئەو چوو بۆ کارەکانی خۆی بۆ ناو ستۆدیۆ یان بۆ تۆمارکردنی کارێکی خۆی لەگەڵ خۆی بردی یان با بڵێن ئەو هەموو شوێتان هەبوو بێکەوە؟ بەڵێ دیارە سەرەتای دەستپێکردنی کاری هونەریمان وەکو واقعەکە لە سوێدا بوو چەندین کۆنسرتمان گێڕاوە بەڵێ پێکەوە چەندین بەرنامە پرۆگرام بەشداریمان کردووە. پاشان ئاخرین بەرهەمی هەموو شەو کە ئاوازی کاک هەڵکەوتە ساڵی 2003 بوو ئەگەر لەبیرم بێ وایە مانگی حەوت. ئەو کاتە بوو کە من
ڕۆشتمە ستودیۆ خەریکی زەبتی بەرنامەکەی بوو لەو کاتە ئاخرین گۆرانیەکەی بەڵێ لەوێ بوو تۆزێ سترسی هەبوو تۆزێ دڵنگەران بوو بەڵام هەر دڵنەواییمانەداوە بە هەمومانەوە واللهی تۆزێ دەنگی کەوت بوو پرۆڤەی زۆری کردبوو ئەو چەند ڕۆژە وابوو چەند ڕۆژ هەر ماوەکەش زۆر کەم بوو 3 ڕۆژ بوو ئیتر هەر لەبەر ئەوە تۆزێک قەلق بوو ئێوت لەیلا ئاخۆ بتوانم گۆرانێکە ئەمڕۆ بە تەواوی دروستی منیشە دڵنەواییمەداوە حتممە نەتوانی و بەخۆشیت وە بێسڵا بێژەکە ئەتوانی ئیتر پاشان بە یارمەتی کاکەڵ کەوت و منداڵەکانیشی دڵنیا و کاردۆ لەوێ بوون و سایمان کرد ئەوەی کوا لە دەستمان بێ وەکو باری نەفسیەکەی بۆ بتوانین تەسیرکەین کە پێ بڵێن کە ئەم گۆرانیە بەسەرکەوتویی ئەڵێ لەوێ بووین بڵێ ئەو ڕۆژەش جەنابەت لەبیرمانسەر بەرهەمی هەموو شەو بەڵزان هەموو شەو لای تۆچی بوو بۆ ویزارشکە بگەرم و لای بەڵێ هەموو شەو کە شاری برای خۆشویست کاک تاڕقی فەقی عەبدوڵڵا بوو بەس ویستم پێش ئەوە یادگارێکی خۆش لێ و ڕۆژە بگێڕمەوانەیە کاتی تۆمارکردنی ئەو گۆرانیە لەیلا خان هاملەتی لەگەڵ بوو منیش بۆ خۆم تۆزێک بەڵێ هاملەت سەگێکی بچکۆلە بوو منیش بۆ خۆم ترسێکم هەیە لە سەگ دایمە هەر لە مناڵی گازی لێگرتوم ترسم هەیە بەرامبەر بە سەگ لە کاتی تۆمارکردن کە بینیم من شترسێکی زۆرم هەبوو لە کاتی ئازدان بە مەرزەخان لە ناو ستۆدیۆ بوو هەروە سرودی ڕەفراندومیشمان تۆمارەکە لەگەر یادت نابێ دیارە ڕۆژانەش لەیلاخان ئاهات کاتێککە خەریکی پرۆڤە بوون بۆ ڕۆژانە کە تەمرینمانە کرد و هاوکاری لە کارەکە کرد ئەو کاتە هاملێت هات بینیم بۆ من مفاجئ بۆ ترسم هەیە هاتۆتە ستۆدیۆشەوە من خۆشمتون مەرزێخان ئەمە کێ و چییە من ناتوانم بمێنمەوەتی وست بە کوورە بە خاتی خۆی لەیلایە زوری خۆشەوێ تووشە ئینمان مەکە ئەوە وەکو یادگاری خۆش زۆر خۆشەویست هەملەتیش مەرزەی زۆر خۆشەویست بەڕاستی هەرچەندە عادەتی بەو شتە نەبوو بەڵام پاشان دوو بوون بە ڕفێق و ئیتر بە ئەمیش ێوتەوت کەوا بێ بەڵام وەکو خاترێکی خۆش ماوەتەوە ڕاستە لەسەر بەرهەمی هەموو شەو هەموو شەو دوا گۆرانی خاتون مەرزیە لەگەڵ سرودی ڕەفراندۆم کە لە ستۆدیۆدا تۆماری کرد لە ستۆکۆڵم دیارە مۆسیقاکەم لە تورکیا کرد بە هاوکاری کۆمپانیای شوان وەکو ناحی ئینتاجی گرت بۆ دەست ئەو بەرهەمە یەکەمین بەرهەمیش وەکو ستایلی تەڕەب مەرزیخان کە تازەگەریەک لە کارەکانی کرد دنیایەکی تری بڕی لە مۆسیقا و گۆرانی کوردی هاتە سەر ستایلی تەڕەب کە ئەو ستایلە بوو ساڵەها ساڵە تەمەنایە کرد لەو ستایلە گۆرانی بڵێت وە بزانم ئەگەر خۆشم باسی نەکەم یەکێک بوو لەوانەی کە توانیم خەونە هەرە گەورەی مەرزی فەرقی بێنمەدی بۆ گۆرانی و ئەو چەند گۆرانی کە لە دواییدا لە قاهرە تۆمار هەموو شەو نەگەشتە بەر گوێی بەڵێ گەشتە بەرگوێی بەڵێ گەشت و ئێستاش دوای لەیلاخانەگە بتوانێت کۆپلەیەکی بڵێ پاشان لە برادرانی کۆنتترۆلەوە کە بەر لەوەی ئەو کۆپلەیە پێشکەش بکەین کاکسید بەر لەوەی ئەو کۆپلەیە پێشکەش بکەین ببوورە من پرسیارێکی زۆر پەیوەندیشی زۆر قوڵی بەم قسانێک کاکەڵکەوتەوە هەیە ئەوش لەسەر ئەوەیە کە ئەو لە ماوەیەکی کورتا دەستی پێکرد لە سرودەوە دەستی هاتە ناو دنیای گۆرانی و لە ڕاپەڕینەوە دەستی پێکرد بەڵام ماوەیەکی کورت و ناوبانگێکی گەورە ماوەیەکی کورت و ئەرشیفێکی مەزن ئەکرێت ئەو خاصێتانە زۆر بە کورتی بژمێرن کە لە ستایلی گۆرانەکانی ئەودا هەبووە لە یەک نەبوونەوە باسی ئەوە کات کە چۆتە سەر ستایلێکی کە لە کارکردن ئەو ستایلە چ بوویان ئەو خاصەتە چی بوو کە لە دەنجی مەرجیە هەبوو و دواتر مەرجەی بەم پلەگیان کێسە ئەمەری دانیشتوین بەڵێ ئەوەی ڕاستی بێت مەرجیخان هەم بە وەکو سرودبێژێکی نیشتیمانی هەم وەکو گۆرانی بێژێکیش دەتوانم بڵێم ئەو خاڵە سەرچیانەی کە لە قژی مەرجیخان بەدی دەکرا ئەوەی ڕاستی بێت هەم دەتوانم بڵێم لە ڕووی هەڵبژاردننی تێکست و لە ڕووی تۆنی ینی تۆنی سینەدەنجی ئەم ئافرەتە بلیمەتە دەتوانم بڵێم سینەدەنجی مەرجێ فەرێقی لەسەر سۆپرانۆ دەیتوانی کە گۆرانیەکانی خۆی بچێت و هەروەها لەسەر سینەدەنجی باریتۆن دەیتوانی کە گۆرانیەکانی خۆی بچێت زۆر بەسەرکەوتوانە ئادای گۆرانیەکانی خۆی بکات و بەڕاستی سرودیش ینی کە یەکەم ئافرەت بووە توانیوێتی بەم حەماسەتە یاخود بڵێن بەو جۆش و خۆشیە یاخود بەو گەرمیەی کە مەرجی خانم سرودەکانی دەوتەوە شتێکی زۆر زۆر گەورە و زۆر توانم بڵێن سەدایەکی گەورە بوو بۆ بەرەنگاربوونەوەی دژمنان و هەروەها
ئەو پێشمەرگەکانیشی زیاتر هاندەدا بۆی کە بن بە قەڵغانێک بەرامبەر بە دژمن بۆستن. من لەو باوەڕە بووم ئەگەر خوددا تەمەنی مەرزیەخانی درێژ کرد وایە کاری زۆر لەمەی گەورەتر لەبەردەست بوو و بیرۆکەی زۆر گەورەتی لەبەردەست بوو بیتوانە زیاتر خزمەت بە بواری سرود و گۆرانی مۆسیقای کوردی بکات. بڵێ من ئەمە زیاتر قسە لەسەر ئەو پێکاتە بکەین لەگەڵ کاکەڵکەوتیشە بۆ نمونەکە ئاوازدانەر و بەڕێوەبەری بەرهەمەکانی بوو بەڵام نمونەیەکی سرودمان وەزام لە کۆنتترۆلەوە حازر ئەگەر برادرانی کۆنتترۆل حازر بن ئەو نمونە وەردەگرین و دواتر دەگەڕێن وڵاتان. هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت دگەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگە لە دەوری دەست و تفەنگت دگەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگە شەکەندووە ئاڵا بەدەستی خاراوت کەڕەت شەکەندووە ئاڵا بەدەستی خاراوت دەگەی لە کوسپ و بواران بە هەستی پاراوت بە هەستی پاراوت جارێک کە سڵاو و بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی پرۆگرامێکی تایبەت لەسەر کار و بەرهەمەکانی مەرزیخان لە خات و لەیلاوە بزانم کاکسەید ئامادەن لە پێشکەشکردنی کۆپلێک لە ئیشەکەی هەموو شۆ یان با بڵێن هەموو شەو بەدەنجەوە. دیارەکەم خۆشە ئەمە وەکو جارێکی تر خاترەیەک لە مەرزیە بیڵێمەوە ئەم شەو کۆپلێکی بچووکی لایە هەموو شەو تا بەیانی بە خەیاڵی تۆ ئەنوم هەموو شەو تا بەیانی بە خەیاڵی تۆ ئەنوم چاوم هەر لە ڕێگایە چاوم هەر لە ڕێگایە وێنەکەت لە لێو دەسوم وێنەکەت لە لێو دەسوم وێنەکەت لە لێو دەسوم بۆ ئەوەندە سەرسەختی ئەی خۆش نەشئەی شەوانم بۆ ئەوەندە سەرسەختی ئەی خۆش نەشئەی شەوانم بێ تۆی سەختە ئەم شەو هەر بە هیوای ژوانم دەسە ئازیز ڕێگەمدا بۆ ساتێکیش بێگوڵم لە باوەشتا تێر بن